کۆنگرەی نەتەوەیی کوردستان کەنەکە لە هەولێری پایتەختی کوردستان کۆبوونەوەی دەوری خۆی ساز کرد و قوارەی هەرێمی کوردستان لە ڕوانگەی کۆنگرەی نەتەوەیی کوردستانەوە قوارەیەکی گرنگە دەبێ هەموو هەوڵەکان بۆ ئەوە بێ پارێزگاری لێ بکەین لە دۆختێکا کە هەرێمی کوردستان ڕوبەڕووی کۆمەڵێک هێرش و پەلاماری ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ بووەتەوە بۆ ئەو مەبەستە کۆنگرەی نەتەوەیی کوردستان جموجوڵەکانی دەست پێکا بۆ لای هێز و لایەنە سیاسیەکان و زیاتر ئاگادارکردنەوەیان لە مەترسیەکانی سەر قوارەی هەرێمی کوردستان و بارودۆخی هەڵبژاردن و پێش هەڵبژاردن ئەو بارودۆخەیان لەبیر نەباتەوە کە ئەم هەرێمە و خەڵکەکەی و قەیرانەکان پێویستی بەوەیە کە باش دراسە بکرێ وەگیانی یەکڕیزی و تەبایی ناو هێزە نیشتیمانیەکان پتەوتر بکرێ. قوارەی هەرێمی کوردستان مقدەس و پیرۆزە و ئەبێ هەمومان وەک چاوی خۆمان بیپارێزین. گەورەترین مەترسی بەڕاستی ناتەبایی و نەبوونی یەکگوتاری و یەک هەڵوێستی هێز و لایەنە سیاسیەکانی کوردستانە و لەسەر ئاستی ناوخۆش بەڕاستی پرسی گەندەڵی و پرسی بەرتەسەکردنەوەی ئازادیەکان و پرسی عەدالەتی کۆمەڵایەتی و ئاشکردنەوەی جەماوەری کوردستان لەگەڵ دەسەڵات و هێزە سیاسیەکان ئەمە ئەتوانین بڵێین هۆکارێکە بێ بۆ ئەوەی کە مەترسیەکان بڕەوێنەوە.